نمایشکردنی فیلمی دۆکۆمنتەری مەلیکە لە کوردستان لە شاری هەولێر لە ئێستادا نمایشەکرێت کە لە دەرهێنانی ئاسۆ کەریمە یەکێک لە دەرهێنەرەکان و تا ئێستا چەند کاری یاخود کاری دەرهێنانی بۆ چەند فیلمێک کردووە و بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی کوردستان فۆتۆشە لەگەڵ ئەوەشە خاوەنیانێکی سینەماییە بۆ هاوکاری گەنجان بە ناوی کوردستان سینەما کڵەب لە ڕێگەی سکایپەوە قسە و باسی زیاتر دەبراری فیلمە دوکۆمنتەریەکە یەکەم زۆر بەڕێز ئاسۆ کەریم. سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. زۆر سوپاس کاتیەوە باشتر. زۆر سوپاس دەکەم. ئەگەر باسێکمان لە چیرۆکی فیلمەکە و هەروەها بیرۆکەی ئەم فیلمە دۆکۆمنتەریە بۆ بکەی کاک ئاسۆ. بەڵێ سەرەتا زۆر سوپاس بۆ باکێشکردن و بەم بەسەرکردنەوەی هەموو هونەرمەندان بەڕاستی. بەنسبەت ئەو فیلمەی کە بەیانی نمایش دەکەین ئەم فیلم دۆکۆمنتاریە نامەوێت زۆر بچمە تەفاسیلی باسی بکەم بۆ ئەوەی کە ئەوە سپۆتیفای دێنێ بۆ هەمووانی کە بەنیازن بەیانی سەیری بکەن. بەڵام بەگشتی ئەمە سەرەتا بیرۆکەی ئەومان نەبوو کە دۆکۆمنتاری بکەین لەسەر ئەسپ سواری یاخود لەسەر ئەو ئەسمانەی یاخود ئەو یانانەی کە هەن لە هەولێر یاخود لە کوردستان. بەڵام دیار بوو کە ئەم چامپیۆنە هاتە پێش کە کۆتا چامپیۆن بوو لە هەولێر ئەنجامدرا. دە ڕۆژێک پێش ئەوە ئەمە بڕیار بوو کە ڤەری ئەم چامپیۆنە بکەین بە تەواوەتی. بەڵام لە سەرەتاوە هەستمان کرد کە بابەتەکە لەوە چڕترە کە ئێمە لە ڤیدیۆیەک یاخود لە کەڤەرینگێک یاخود لە چەند وێنەیەک کۆتایی پێبێنین. وردە چوینە ناو ڕووداوەکان کە بینیمە ڕووداوی زۆر جیاواز و گەورەی تێدایە کە گرنگ بوو ئەوە وەکو فیلمێک بژێردرێتەوە یان وەکو دۆکۆمنتاریەکی زۆر باش بژێردرێتەوە. چکە لە لای منەوە بەنسبەت خۆمەوە دایمەن بڕوام وایە هەر دۆکۆمنتاریەک پێویستە ڕووداوەک لە ناوی ڕوو بدە. یاخود بڵێن شتێک نەبێ وەکو فیچەرێک بڵێن تەرکیز بخاتە سەر بابەتێکی ئەرشیف و تەواوی کرێتن. بابەتەکەی ئێمەش پەیوەندی بە ئەسپی جوانی عەرەبی بوو کە لە دوای چامپیۆن کە چەند ئەسپێکی تەمەبەدێکی خۆمان بڵێن ئەوانەی کە لە هەولێرن کە پلەی باشیان بەدەستێنە. ئێمە ئەوانەمان کردە چیرۆکێکی زۆر باش و بابەتێکی تەواو ڕیاڵەتی کە سبەینی نمایش دەکرێت. زۆر باشە. فیلمە دۆکۆمنتاریەکە تا ئێستا لەکوێی تر نمایش کراوە کاک ئاسۆ؟ سبەینە ئەوەی مەلیکەت کوردستان سبەی یەکەم ڕۆژی نمایشیتی کە یەکەم نمایش لە ئیمپایر سینەما لە فامیلی مۆڵ نمایش دەکرێت. زۆر باشە. بە تەنها نمایشکردنی فیلمە دۆکۆمنتاریەکە یاخود قسە و باس و هەروەها گفتوگۆیەک دروست دەبێت لە نێوان بەڕێستان وەکو دەرهێنەری فیلمە دۆکۆمنتاریەکە و ئامادەبوانیش؟ بە تاکید هەموو کاتێک بەڵام یەکەم نمایش تیمەکە و ئامادەبوانیش لەوانەیە هەندێک پرسیار بێکەوە بکەن یاخود کۆمەڵێک گفتوگۆی تایبەتی هونەری یاخود بینەر تر دوای نمایشەکە ئێمە بڵێن ستافی فیلمەکە هەمویان هەتا ئەوانەی کە بڵێن وەکو ئەکتەر دەرکەوتون لە ناو فیلمەکە هەمومان بێکەوە مناقەشەیەک دەکەین وەکو یەکەم نمایشی فیلمەکە. زۆر باشە. ئەم بابەتەی کە بەڕێزت هەڵت بژاردووە بابەتێکی گرنگە بۆ ئەوەی کە بیکەیتە فیلمێکی دۆکۆمنتاری؟ بە تاکید ئێمە کۆمەڵێک سپۆتمان هەیە لە ناو کووردا بەڕاستی زۆر پشتگوێ خرا. من وەکو خۆم دایمەن تەرکیز دەخەمە چەند کەیسێکی زۆر کە بڵێن دەمێکە لە ناو ئێمەدا ون بووە دیار نییە. دایمەن دەست دەخەمە سەر ئەو کەیسانە و ئیشی لەسەر دەکەم وەکو فیلم دۆکۆمنتاری یاخود وەکو فیلم کە چەند فیلمێکمان کرد پێشێستا. گرنگیەکەی ئەوەیە کە ئێمە خۆمان ساڵانێکی زۆرە وەکو ئەسب لە بەندیەکانی پێشەوەی هەموو جیهانی لە بەخێوکردن لە هەموو ئەو تەواوکاری ژیانەی کە وەکو کورد هەمان بووە. جگە لەوەش ئێستا
پاڵەوانتێک گەورەکان لە کوردستان دەکرێت جگەلەوە کۆمەڵێک یانەی زۆر باش دروست بوونەکە بڵێم نافەسەی سەر ئەستی جیهان دەکەن بەلای منەوە ینی نامەوێت زۆر بچمە سەر تەفاسیلی کەیسەکە و تەفاسیلی دیکۆمنتاریەکە بەڵام بەلای منەوە ئەو چیرۆکەی کە لە ناو ئەو دیکۆمنتارەدا هەیە گرنگە هەموو ئەوانەی کە لە یانەکانی سواری یاخود بینەر بیبینن کە شتێک دەگوزارێت لێرە لە کوردستان لە هەولێر. زۆر باشە ئەمە یەکێک لەو بابەتە گرنگانە بوو کە ئاماژەت پێکرد بۆ ئەوەی کە بکرێتە فیلمێکی دوکومنتاری و لە ناویە چەندین چیرۆکی تێدایە. گرنگترین ئەو سپۆتانە کامانن کە دەرهێنەرانی کورد ئەتوانن کاری تێدا بکەن و فیلمی دوکومنتاری لەم جۆرەی لێ بەرهەم بهێنن؟ فیلمی دیکۆمنتاری بە تایبەتی وەکو باسمان کرد چیرۆک سپۆت بەڕاستی زۆرە بەڵام چەند هۆکارێکمان هەیە کە دەرهێنەران وا لێ دەکا کە بوەستن لەسەر چەند شتێک و ئیش لەسەر چەند بابەتێکی دیاریکراوە بکەن ئەویش بریتە لەو ئیشانەی کە بڵێن سپۆنسەرێکی باشی هەیە یاخود پارەیەکی باشی دێتە پێشێ بۆی کە بتوانانی کارەکە بە شێوەیەکی زۆر باش بکە ئەگەرنا بڵێن هەموو خاکی کوردستان هەموو کوردستان هەر چەند مترێک سپۆتێکە بابەتێکە دەتوانانی ئیشی لەسەر بکرێت بەڵام لە کۆتاییدا بەڕاستی فلم پێویستی بە بجێکی باش هەیە پێویستی بە ئیدارە و داراییکی زۆر باش هەیە بۆیە دەرهێنەران ناچارن کە ئیش لەسەر ئەو بابەتانە بکەن کە داهاتێکی تێدایە ئەمە دوور لە کارەکانی خۆم بەس باسی بڵێن وەڵامی پرسیارەکەی بەڕێزەوە زۆر باش ئەوانەی خۆم کە کردومە هەمیان خۆم کردومە ینی جگە لەو کاری ئاخیر کە سپۆنسەرمان هەبوو کە بڵێن ئاسانکاریەکی زۆر باشی بۆ کردین. بەڕێستان سەرۆکی ڕێکخراوی کوردستان فۆتۆن واتە بەڕێستان بۆ خۆتان فۆتۆگرافەرە ئەم بابەتە چەندێک ڕەنگی داوەتەوە لە بەرهێنانی فیلمێکی دۆکومنتاریدا؟ خۆی لێرە شتێکی تر هەیە هەموو فۆتۆگرافەرێک لە کۆتاییدا دەبێت سنوورەکان تێبپەڕێنێ و بچێتەوە بڵێن بۆ فلم بتوانی باشتر زیاتر فراوانتر بینینەکانی خۆی پیشان بدە. بەلای منەوە گرنگترین شت کە گرنگترین ئەزمون کە دەرهێنەر دایرکتەر هەیبی ئەوەیە کە فۆتۆگرافەر بی لەبەرەوەی کۆمەڵێک بابەت هەیە لەوانە کۆمپۆزیشن لەوانەیە کۆمەڵێک شتی تر کە زۆر کاریگەری لەسەر جۆر و پێشاندانی هەموو ئەو گۆشانە هەیە کە تو لە فیلمێک پیشانی بدەین بیژێڕیتەوە ئەنی گرنگە هەموو دەرهێنەرێک بەڕاستی فۆتۆگرافەر یان بینینێکی زۆر باشی هەبی تزایەوەیکە لە فۆتۆگرافیشدا ئیشی نەکردبێ. زۆر باشە تریلەری فیلمە دۆکومنتارێکە بینین و دواتر قسە و باسی زیاترەکەین فەرمون. بەنیازی بتوڵی باشین ئینشاڵڵا و بە ئەنجامێکی باش دەگەڕێنەوە بە شێوازێک ڕۆشتین هیچ ئومێدێکم بەخۆم نەبوو لە هەردووکیان بەڕاستی بێ ئەمر ئەمە زۆر خۆمان مادوو کرد بەڕاستی هەمومانی سەرسام کرد. دەستەکانت خۆش بێ ناوی فیلمەکە مەلیکە کوردستان لە چیەوە وەرگیراوە؟ یەک لەو ئەسپانەی کە بەشدارە لەو شەش ئەسپەی کە لە مربەتی قەرەبەک ناوی مەلیکەت کوردستانە لە ناو هەموو ئەو چامپیۆنە تاکە ماینی کوردی بوو تاکە ئەسپی کوردی بوو کە بڵێن یەک لە نەتیجە باشەکانی هینە کە لەناو فیلم دیکۆمنتاریەکە زۆر تەرکیزی لەسەرە ناوەکەی زۆر سەرنگی ڕاکێشان جگەلەوە وەکو مەسایلێکی کوردبوون کە ناکە بڵێن ئەو ناوناو بەڵام ناوەکەی خۆی ئایکۆنێک بوو لۆگۆیەک بوو لە ناو هەموو ئەو چامپیۆنە بۆیە هەر لەسەر ناوی مەلیکە کوردستان کە لە پیزارەکەش بینیتان تازە و ئەو مەلیکە کوردستان و هەر لەسەر ناوی ئەو دامانە.
بەڵێ زۆر باشە بەڕێستان خاوەنی یانەیەکی سینەماین بۆ هاوکاری گەنجان بە ناوی یانەی کوردستان سینەما کڵب پێم وابێ گەنجان چەندێک سوودیان لەم یانەی بەڕێستان وەرگرتووە و هەروەها ئامانجی تۆ لە دروستبوونی ئەم یانەیە مەوەکو کوردستان فۆتۆ پێشتر چەند ساڵێکە بڵێن توانم بڵێن لە تەواوی کوردستان زۆرترین فۆتۆگرافەر سوودی وەرگرتووە لە هەموو وەرکشۆپ و خول و هەموو ئەو ئەبدەیتە نوێیانەی کە لە ناو فۆتۆ و ڤیدیۆدا هەبووە ئەم یانەیەش کۆتایی ساڵی پار بوو کە بەڕاستی بڕیارندا کە شوێنێک هەبێ بتوانین ئەوانەی سینەماکاران یان ئارەزومەندانی سینەمایی لە بابەتی دایرێکتەرە لە ساوندکارتەرە لە هەر هەموو ئەو بابەتانی کە توانین بڵێن توانن فیلمێک دروستکەن لەوێ کۆیان کەینەوە هەموو سوود لە یەکتر و لە توانە یەکتر وەربگرن هەروەها کۆمەڵێک کۆرسی زۆر باش کۆمەڵێک هاوکاری و هاودەمی زۆر باش لە پێداویستیەکان لە توانای ئەوانی تر دایمان کە گروپ دەبی دەتوانن شتێک دروستکەن تیمێک بوون دەتوانن شتێک دروستکەن بە تایبەتی لە ناو سینەما لە ناو فیلمدا تو ناتوانانی بەتەنیا هەموو شتێ بکەی دەبێت کۆمەڵی هاوکارت دەبێت تر بۆ نزیک بوونەوەی هەموو ئەمانە لە یەکتر بڕیارمەندەم کڵەبەیە دابنێم و ئێستاشەوە هەروە بەردەوامین بەڵام هێشتا نەگەیشتینە ئەو کاتێک کە ئیشەکانمان جێبەجێ بکەین یاخۆت ئەو ئامانجانەی هەمانە کە جێبەجێ بکەین بەڵام هەنگاوی یەکەم و دووەم سێمان کردووە چەند کۆبوونەوەیەک تر خەڵکێکی باش گەنجێکی زۆر باش بەتوانە بە دەم بابەتەکەەوە هاتۆن بەو هیوایم کە بتوانین لەم ساڵی تازەیە گەشەی تەواوی پێ بدەین و بتوانین چەندین فیلمێک یان چەند کورتە فیلمێک دروستکەین وەکو هاودەمی و هاوکاریەک بۆ هەموو ئەو گەنجانەی کە توانایەکی زۆر زۆر باشیان هەیە زۆر باشە تا ئێستا هیچ فیلمێک یاخود کورتە فیلمێکتان با بڵێن بەرهەم نەهێناوە لەو یانەیە یاخود بە تەنها گەنجانن کە ڕوو دەکەنە یانەکەی بەڕێستان و داوای هاوکاریەکەن خۆی داوای هاوکاری ناکەن بەڵام ئەمە بۆنی ئەوەی کە پێشتر بڵێن کۆمەڵێک گروپمان کۆ کردوەوە دواتر لە دەورێک سوودیان یەکتر وەرگرتووە ویستمە بەو ئامانجە بەو نیازە کە هەموو ئەوانە لە یەک کۆکەینەوە مەرز نییە ئەوەی تەنها تازەکارە بەڵکو هەیە کەسی زۆر پرۆفشنالمان لەگەڵە لە ناو تیمەکە کە ئەمان هەم دەبینە پاڵپشتی یەکتر بۆ دروستکردنی دەیان کۆمنتاری و دەیان کورتە فیلم کە هەمومان دەتوانین بە هاوکاری یەکتر چونکە وەکو لە بیدایەتیش باسم کرد بەڕاستی فیلم پێویستی بەوەیە کە تو ستافێک بێ کەس ناتوانێت بەتەنیا هەموو شتێک بێ لە ناو فیلمەکە ناتوانێت ئاڵینەن بی لە ناو فیلمەکەدا بەڵکو پێویستی بە ستافێکی زۆر باشەیە ئەم ستافەیە پارە دروستی دەکەن توانی بە پارە ئەم شتانە جێبەجێکە بەڵام لە کۆتاییدا ئێمە ئەوەندەی کاتمان تەرخان دەکەین بە دوای سپۆنسەر بە دوای فڵان بە دوای ئەو بڕەپارەی کە پێویستە بۆ هەر فیلمێک کاتێکی زۆر دەباوە لە کۆتاییدا بە هیلاکبوونی خۆمان و بە دەستبەرداربوون لەو بیرۆکەیە کۆتایی دێت ئەمانە ئەم کڵەبە ئەم شتانە کەم دەکاتەوە بڵێن هاوکاری یەکتر ئەو کاتت بۆ دەگەڕێنەوە کە بتوانن ئەو بیرۆکانی کە هەیەە بەیەکەوە جێبەجێ بکەن جا هەر یەکە و لە اختصاسەی خۆی ئەم دایرێکتەر ئەم پرۆدیوسەرە ئەم دیۆپیە ئەم سکرپتڕایتەرە تا ئاخیر بەشە هێشتان هیچ شتێکیشمان نەکردووە بڵێن وەکو کورتە فیلمێکمان کردوێ بەڵام بەردەوام لە کۆبنەوەدا دەبین تا ئەوەی دەگەینە شوێنێک کە پێویستە ئێمە هەنگاوی یەکەم ماوین بۆ کورتە فیلمێک یاخودی کۆمنتاری ئەویش دەکەوێتەوە سەر ئەو بیرۆکانی کە تیمەکە پێشکەشی دەکات. زۆر باشە بەڕێستان پێشتر ئەزمموی کاری دەرهێنانتان هەبووە لە کورتە فیلمدا کاری دەرهێنانتان بۆ چەندین کورتە فیلم کردووە و ئەم فیلمیان فیلمێکی دۆکۆمنتەریە جیاوازی هەیە لە نێوانیانە؟ بێگومان جیاوازی لە نێوان فیلم و فیلم دۆکۆمنتاری هەیە فیلم تو لەسەر چەند لاینێکەوە دەڕۆیت و لاینەکان هەموو بابەتێکی سێت ئەپە و تەنها بۆ ژێڕانەوەی ئەو سکرپتێک کە هەیە بە دوای ستێپەکاندا دەڕۆی بەڵام دۆکۆمنتاری
شتێکی زۆر خۆشە ینی هەندێک خاڵی زۆر خۆشی تێدا کە بەڕاستی ینی بەنسبەتم کێش بەخشە بۆی دەتوانم هەموو کاتێکی بۆ دابنێم و لەسەری ئیش بکەم. دیکۆمنتاری فلم دیکۆمنتاری پەیوەندی بەڕیاڵەتی یاخود واقع و ژیانی ڕاستەقینە هەیە. هەموو بابەتەکانی ڕاستەقینەن، شتێک نییە بەسێت بکە دابنێت. بۆ نمونە زۆر جاری وا هەیە بە تایبەتی لە کچەی شاقی خاتوە ئاهەنگ زۆر شوێن هەبوو نەمدیت بۆ خۆمان و کامێڕەکە دەچوونێتە ژوورەوە و داهاتینەوە چیمان دەستکەوت با ئەوە ڕیاڵیتەکە یاخۆ بڵێن ئەوە دەژێردرێتەوە کە دەبیندرێ، ئەوە دەژێردرێتەوە کە دەکرێ، ئەوە نییە تو دابنیشی بەسێت ئەپ دیمانەکە چەند بارە بکەیتەوە یاخود هەرێک لەوانە هەر یەکە و چێژ و بڵێن تایبەتمەندی خۆی هەیە. بەڵام من زیاتر چێژ لە فلم دکۆمنتاری دەبینم چونکە بابەتێکی تەواو واقعیە، شتێک یەک جار کە لە دەست چوو ناتوانانی دووبارە بیکەیتەوە. هەندێک بڵێن سپتی ناو سکرپتەکە حتمما جیاوازی زۆر هەیە. زیاتر چێژ لە فلم دکۆمنتاری دەبینم وەک لە فیلمەکان. دەستەکانت خۆش بێ. زۆر بەڕێز ئاسۆ کەریم دەرهێنەر، سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵم بووی. زۆر سوپاس.